بینەرانی بەڕێز و خۆشەویستم کاتە و هەموو کاتێکتان باش. من ئەحمەد ڕەفیقم لە بەرنامەی میوان بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست شادبمەوە. پرسی هەڵبژاردن دوو ئیدارەیی سیستەمی حکومڕانی کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان پەیوەندیەکانی هەولێر و بەغدا کۆمەڵێ ژیر و گرفتن لە بەردەم دۆزی کورد لە کوردستانی عێراق. هەموو ئەمانە گفتوگۆی لەسەر دەکەین بە میوانداری زۆر بەڕێز سعدی ئەحمەد پیرە، ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک سعدی ئەم کاتت باش. هەموو کاتێک باش و بەخێروی کاک ئەحمەد. سەرەتا لەوە دەست پێ بکەم ئەدای سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان چۆن هەڵدەسەنگێنن، یعنی لە ڕوانگەی خۆتانەوە وەکو ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەخێر بێن لە کەناڵی کەرکووک. ڕاستە جارێککە دەمەوێت بڵێم کە بەداخەوە ئەو کارەساتی بوومەلەرزە لە تورکیا لە باکوور لە سووریا لە ڕۆژاوا ناخیا هەمومانی هەژاند. کارەساتێکی زۆر گەورە بوو. خی گەورە ڕەحمەتی خۆیان بخاوێ مە شەریکی خەمی هەموو ئەوانەین کە وفاتیان کرد و پرسە و سەرە خۆشی خۆمان پێشکەش دەکەین و تەمەنا دەکەین بریندارەکان هاتی زۆر چاک بێتەوە و ئاخری ناخۆشیمان بێت. لە ڕاستیدا باشی و خراپی هەر ئیدارەیەک بەندە بەوەی کە چەند لە بەرامبەر خزمەت گوزاریەکان بۆ هاوڵاتی دروستکردنی ئەرکی هاوڵاتی چارەسەرکردنی کێشەکانی ئەم هەرێمە پەرەپێدان و پتەوکردنی پەیوەندی هەرێم لەگەڵ جیران و دەوروبەر، بەهێزکردنی پەیوەندی لە بینی هەرێم و حکوومەتی فیدرال، بەگژداچوونەوەی ئەو هەڕەشانی لەسەر هەرێم دەکرێت. ئەمانە نیشانە و عەلامەتی باشی و خراپی ئیدارە. ئەو ئیدارەی ئێمە و ناکۆچەکانی کە هەیە بووەتە سەروی ئەوەی کە تا ڕادەیەکی زۆر ئەو ئیدارەیە ئیفلیز بکە و نەتوانی بەشێکی زۆر لەو ئەرکانی خۆی جێبەجێ بکە و ئەکید مەسئولیەتی ڕقمیەک دەگەڕێتەوە بۆ پارتی و پاشان بۆ یەکێتی و بۆ لایەنەکانی تریش هەموو هاوڵاتیەک هەر کەسە بە ئەندازەی خۆی و بە پێی حەزمی خۆی بەرپرسیارەتی هەیە. هەموو لایەکمان بەرپرسین لەوەی کە ئاورێک لە بارودۆخی خۆمان و هەرێم بدەینەوە و تێبگەین کە ئەم هەرێمە بەم شێوە بەڕێوە ناچێت و ئەو کێشانەی کە هەن ئەو ناکۆچیانەی کە هەن ئێمە سیستەمێکی دیموکراتی فرەحیزبی پەرلەمانین و بەشێکی زۆر لە ناکۆچەکانی ئێمە ناو پەرلەمان پێویستە مناقەشە بکرێ و پاک و پیس لێک جیاکرێتەوە و لەوێ بڕیاری درستی پێ بدرێ. ئێمە زۆر جاروەیە گوێ لە پەرلەمان ڕناگرین، گوێ لە جەماوەری خۆمان ڕناگرین و ئەوە بۆتە سەبەبی ئەوەی کە بگەینە کوچەیەکی داخراو، ینی کۆڵانێکی داخراو دەرچوونی کەم بێ و هەریم گەیاندوو بە بارودۆخی کە ئێستا هەیە، نە حکومەت وەکو پێویست داوامەکە، نە پەرلەمان وەکو پێویستە، بایکۆت هەیە لە هەموو لایەک. ئەمە ئێمە ناگەێنتە ئەو ئامانجانەی کە هەمانە بۆ هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانی ئەو نییە تا ممجارە بە لە پەنا ئەو خۆمان شارینەوە بڵێن ئەوە تەجروبەکەمان تازەیە و 30 ساڵە زۆر وڵات هەیە بە 30 ساڵ گەیشتۆتە بۆ بە یەکێ لە پلنگەکانی ڕووی اقتصادی و سیاسی و پەیوەندی لە جنوب شەرقی ئاسیا و ئێمە پێویستە لە تەجروبەی خەڵکان سوود وەرگرین، کەمتر بەجێ ئەوانە بکەین کە وڵاتی خۆیان تێکدا و بەرەو نەکبەتیان بردو. بڵێ کاک سعدی، ئەم دۆخەی کە دروست بووە کە قسە لەسەر سیستەمی حکومڕانی کرد، ناکۆشیەکان هۆکارە یا ئەنجامی ئەو سیستەمەیە کە خەڵک و حزبە سیاسیەکان ئێمە تا ئێستا تێک نەگەیشتوین. باش ئێمە مادام
یاسای هەڵبژاردنمان قبوڵە مادام لە سیستێمێکی پەرلەمانین پێمان وایە دەستور بەگشتی لە عێراق و یاسا کارپێکراوەکان چوارچێوەی ئیشکردمان دەرخان دەکەن پێویستە هەوڵی ئەوە بدەین کە واز لەو بۆچونە بێنین بەیەکەوە لە حکوومەتێکدان بەیەکەوە لە پەرلەمانێکدان یەکتریش بە دوژمن تێ دەکەین ئێمە منافسی یەکترین دوژمنی یەکتر نین بۆیە من پێم وایە باشتر وایە ئێمە وەکو هێزی جیاجیا لە سیستێمێکی دیموکراتی فرەحیزبی لەناو پەرلەمان بە پێی گەمەکانی دیموکراتی کار بکەین ئەویش ئەوەیە کە هەرێکە هەوڵ بدە بەرنامەیەکی چڕ و پڕی خزمەتگوزاری ئیقتصادی بەرگری ئەمنی دابڕێژێ کە هاوڵاتی تەسەور کاتن بەم بەرنمەیە لە دەستێکی ئەمیندایە و بشێوی ژیانی باشتر دەبێ و خۆی و ماڵ و مناڵی پارێزراوە هەتا نەتوانین ئەوە لە خەڵک بگەێنین ئێمە هەموو جارە لە بوونی بچووکترین ناکۆچی لە نێوان لایەنەکان کە ئەوە هەردەبێت چونکە فرەحیزبی هەر کەس هەوڵەدا لە ئینتیخاباتی داهاتوو زۆرترین کورسیش زۆرترین دەنگ بێنی مەشروعیشە ئەو تەمەنایە بکەین بەڵام ئێمە لەبەر ئەوەی تەجروبەیەکی خراپمان هەیە زۆر جار بە یەکف و ئاگرەکەمان خوشکێ و گەیاندمان لە مریشکە ڕەشە و سەربانان لێکتری بگرین یا سەرکۆڵانان لێکتری بگرین پێم وایە ئەوە سەبەبێکە لەوەی کە هاوڵاتی کەمتر متمانەی هەبێ و هەتا دێ متمانە کەمترە بێ لەوەی کە خەڵک بڕوای بە ئیدارەکەمان نەمینێ بڕوانەمان بە ئیدارەکەمان کارەساتی گەورەمان تووشەکە بۆیە من پێم وایە هەرچی زووە پێویستە بیرەوە بکەینەوە کە ئەم ئیدارەی کە هەمانە ئیدارەیە لە پێناو بە ئیرادە و خەبات و قوربانیانی ئەم ملەتە هاتۆتە سەرکار دەبی کار کە لە پێناوی خۆشکردنی گوزەرانی ئەوان و لە بیربردنەوەی کاتە ناخۆشەکانیان نەگووە بیرهینانەوەی کاتە ناخۆشەکانیان ئێمە زۆر جار لە زیاتی لە بیربردنەوە کارکردن وە لە بیربردنەوە و بیرهینانەوە دەکەینە ئامان کارێکی خراپە ئەوە مەسئولێتێکی گەورەیە مەسئولێتی هینەوە یەکێتی نیشتیمانی لە کۆنگرەی ئەخیری بڕیاری ئەوەیدا کە پەیوەندی لەگەڵ هەمولایەنەکان خۆش بێ لە پێناو باشتر خزمەتکردنی ئەم هاوڵاتیان لە پێناو گوج و گۆڵکردن و پتەوترکردنی سیستێمی حکومڕانی لە هەرێمی کوردستان لە پێناو بەگشتداچوونەوەی ئەو هەڕەشانەی کە لەسەرمان دەکرێت لە زۆر لایەنەوە و هەوڵی ئەوە بدەین شایستە دارایی و شایستە ئابوووریەکانی هاوڵاتی پارێزراو بمینێ دەکانی کە وێران کراون لە سەردەمی ڕژێمی ڕابردوو بە شێوەیەکی تەواو ئاوەدان کرێتەوە و ئەبەو شێوەی کە ئێستا هەیە ئێمە بەڕاستی فریاد زۆرش ناکەوین یعنی دەبینی ڕێگا ڕئیسیەکانمان کرتاو نەکراون دەبینی گواستنەوەمان بە شێوەیەکی باش نییە دەبینین ڕێگا خۆش نەکراوە خەڵک دەجێرنەوە بەسەر زەوی زاری خۆیان بەرهەمیان هەیە دەبی بەرهەم بگەینتە بازار بەڵام ڕێگایەکی دروست و مەزبوط نییە کە بەرهەمەکانی بگەینتە بازار بە کەمترین زەرەر بە کەمتر خەسارە و ئەوانە هەمووی بۆتە سەبەبی ئەوەی کە هاوڵاتی پێم وایە هاوڵاتی لە ناو کۆمەلگای ئێمە بەتەنێ بە بەرزکردنەوەی تەلار و بە بوونی کەناڵی ڕەنگا و ڕەنگی تەلەڤیزیۆنی و لە هەر کۆڵانێک زانکۆیەک بکەیەوە کێشەکانی چارەسەر نابێت بڵێ دەبی ژیانی سۆگەرکرد بڵێ ژیانی بۆم سۆگەر دەبێت کە ئێمە هەوڵی ئەوە بدەین داهاتەکانمان وەکو پێویست پرۆژەی حیاتی ئەوەی کە ژیان تامین دەکە بۆ خەڵک تامینکەین و واز لەوە بێنین کە خەڵک لەسەر ئەساسی هەویە حیزبیدا بمەزرێ ئەوانە هاوڵاتیە هاوڵاتی ئێمە ئەگەر یەکێتی بی ئەگەر پارتی بی ئەگەر ئیسلامی بی ئەگەر هیچیان لەوانە نەبی بێلایەن بی لە ڕووی سیاسیەوە بەڵام ڕۆڵەیەکی سۆزی ئەم مەملەکەتی ئێمەیە ئەم وڵاتی ئێمەیە پێویستە بەهانایە بچین بڵێ
دوای دابڕانێکی چەند مانگی ینی لە پەیوەندیەکانی یەکێتی و پارتی لە 28 یەک کۆبنەوەی کرا لە نێوان وەفدی هەردوو لا بڕیار وا بوو کۆبنەوەی تریش ئەنجام بدرێ، بەڵام تا ئێستا کۆبنەوەکان نەکراون. دۆخی پەیوەندیەکانی یەکێتی و پارتی لە ئێستاە لە چه دۆخێکایە لە چه ئاستێکایە؟ لە ڕاستیدا ئەو کۆبنەوەی مەکتەبی سیاسی لەسەرەوە ئاساسە کرا چونکە هەر لایەنەك پێیوا بوو ئەمە دەبی لێ بگەڕین پەرلەمان کۆب بێتەوە بەبێ پێشمەرج کۆب بێتەوە بۆ تەکمیلەکردنی ئەو کەم و کوڕیانەی کە لە ناو حکوومەت هەیە وەزیر هەیە کاریشتی وەرگتۆ وەزیر هەیە لادراوە پلەی تایبەت هەیە پێویستە پڕ بکرێتەوە ئەو بۆ ئەو کۆبنەوەیە. بەڵام بەداخەوە لە کۆبنەوەیکی مەکتەبی سیاسی بۆی کەس شعور بەوە نەکەکە پێشمەرج هەیە، بەڵام ناو ئەو کۆبنەوەی سەرکردایەتی هەردوو مەکتەبی سیاسی دیارە زۆر مەسەلەی پڕکێشە باس کراوە و ئەو مەسەلە پڕکێشانەی کە هەن بە شەو ڕۆژێک چارەسەر نابوون لە کۆبنەوەی چارەسەر ناکرێن دەبواە ئەوە نەبەستێتەوە بە کۆبنەوەی پەرلەمان کۆبنەوەی پەرلەمان هیم بێ و هەوڵی ئەوەش بدەین کە دەستکاریش کاروباری ناوخۆی یەکتری نەکەین ئەمەشیان لە زۆر ڕەنگی داوەتەوە کە بووەتە سەبەبی ئەوەی متمانە چەند کەم بوو زیاتر کەم بکرێتەوە و ئەوە تەژیعی ئەوەی نەکرد کە کۆبنەوەیکی تری مەکتەبی سیاسی بکرێت بەڵێ تا ئێستا ئەمە معلق ماوە من شخصیت ناتوانم پێت بڵێم کەی ئەو کۆبنەوەی دەبی زوو دەبێت درەنگ بەڵام بۆ نەکرا هۆکارەکانی ئەنجام دارتێوەردان لەو کێشانەی کە نەمابین تەرەفین هەبوو لەسەر مەسلەی تەدەخڵکردن لە کاروباری ناوەخۆ یەکێتی یەک دنیاشتی هەیە کە دەرێت پارتی تەدەخڵەکە پارتیشتی هەیە دەرێت تەدەخڵەکە و ئەوانەیە یەکێتی گەیشت تا ئاستی ئەوەی کە دەست بۆ هەندێک دامەزراوی زۆر هەستیار ناوێکێتی ببن کە ئەمە پێم وایە کارێکی باش نییە کارێکی خراپە بەڵام ئەوە دەبی هەوڵی ئەوە بدرێت چارەسەر بکرێ ئەوش بە سەرکردایەتی هەردوو لاوە مەڕبوتن بە بەرپرسی هەردوو لا سەرۆکی یەکێتی سەرۆکی پارتی بەڕێزیان حەقاچی زووە بیرەوە بکەنەوە کە ئەو مۆزوعانە کۆتاییان پێبێ بۆ متمانە جارێککە بینا بکرێتەوە چونکە ئەوان دوێزی ئەساسی نارێمی کوردستان و لە هەرێمێکی یەکگرتووی پەرلەمانی فدرالی فرەحیزبی بەبێ ئەو دوولایەنە نیساب تاوا نابێ وەکو لە جمعا پێویست بە چل کەسە خودبە لێرەش پێویست بە یەکێتی و پارتی بۆ ئەو خودبێ بەڵام یەکێتی باسی سزادانی سیاسی و ئابووری و داراییەکە ئەمە نامێت داخلی ئەو تەفاوردەکاری ئەمە چۆن نامێت داخلی و دەکاریانە بم ئەو دەکاریانە بێلینەوە بۆ کۆبنەوەکانی کە لە بینی هەردوو لا پێویستە بکرێت من قەت ڕۆژێک لە ڕۆژان کاری ئەو نەبە منە بە بەنزین بێ ئاگر بکوژێنەوە من هیوادارم کە هەموو لایەکمان هەوڵیەوە بدەین نقطەیەکدا بنین و پێداچوونەوەی بکەین بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە ڕێگرن لە بەردەم کۆبنەوەکە بەم بارودۆخەوە ئەگەری هەڵبژاردن لە پێشە یان نەکردنی باوەڕ ناکەم مەسلەی هەڵبژاردن ئەگەر ئەو کێشانەی کە هەڵبژاردن هەیەی زۆر جار مەسەرەن باسیەوە دەکرێت ئێمە مادام بڕوامان بە سیستەمی سیاسی خۆمان هەیە بڕوامان بە نظامی دیموکراتی هەیە هەر لایەنێکی سیاسی یاسای هەڵبژاردن ڕێگای پێددا بەشداری بکە لە هەڵبژاردن مەشروعە باسم لە بارودۆخەکەیە لەم گرژی و ئاڵۆزەی نێوان حەزەرنی بەڵە دەرجەنا بدەم و دێمە سەری ئەوەی کە ئێستا ئەو گرژێ ڕێگرتووە لە مۆزۆی هەڵبژاردن و من پێم وایە هەڵبژاردن خۆی لە خۆیدا هەندێک کێشەی کۆنی هەیە قسمینی هەیە ئەوان دەبی چارەسەر بکرێت وەکو لیست پاکردنەوەی لیستی دەنگدەرانە وەکو یاسای هەڵبژاردنە وەکو فرەبازنەی و تاکبازنەیە وەکو مەسلەی کۆتاکانە ئەوانە هەمووی کێشەن و ئەو مەسەلانە هەندێکی ڕەنگە چارەسەر بێ هەندێکی پێویستە چارەسەر بێ و ئەم تەفسیرە لەلایەن هەندێک هەڵپەرست وا تەفسیرەکرێت کە یەکێتی نیشتیمانی لایەنگیری دژی کاندیدکردنی هەندێک لە کۆتاکانم پێمە یەکێتی نیشتیمانی
زیاتر لە هەموو لایەنێکی سیاسی تر پشتیوانی لە کۆتاکان دەکە، پشتیوانی لە بەرژەوەندی پێکاتەکانی تری هەرێمی کوردستان دەکات. بەڵام دیژی ئەوەیە ئەم پێکاتانە ئیستیغلال بکرێن بۆ مەبەستی حیزبی، نابێت ئیستیغلال بکەن، دەبێت ڕێگایان پێ بدرێت. ئەوانە هەمووی ئەو کارە کراوە لە ڕابردوو، هەمووی بەلە کراوە نەکرابێتی بۆ باس دەکەم. بۆیە پێویستە ئەمانە هەمووی عیلاج بکرێن بە شێوەیە کە پێکاتەکان بگەنە مافی خۆیان و ئێمە لە هەرێمی کوردستان پێکاتەکان لە زمینی ئەو چەپکە گوڵن کە مامجلال باسی دەکا، گوڵی ڕەنگە و ڕەنگ لە چەپکە گوڵێکدا زۆر دیمەنێکی دڵگیرتر پێشکەش دەکات لە یەک ڕەنگ و ئێمە قبولمان نییە یەک گوڵ لەو چەپکە گوڵە دەربێنێت، یەک ڕەنگی لێ بسڕێتەوە، هەموو ڕەنگەکان دەبی تێدابی، بەڵام ڕەنگەکان وەکو خۆی نەک سووخکەوی. لەسەر و بەتایبەتی لەسەر پرسی هەڵبژاردن لەگەڵ پارتیا گەیشتوونەتە چ نەتیجەیەک؟ ئایا ئەو هاتوۆتە ژێرباری ئەوەی مەسلەی پاکردنەوەی تۆماری دەنگدەران، مەسلەی کۆتاکان و هەروەها فرەباس؟ ئەمە تاوانەوە ئەمە گفتوگۆی لەسەرە میهینێک هەیە، چی پێ دەڵێن، یعنی لێک نزیکبوونەوەیکی باش هەیە، بەڵام ئەوە بێرین بۆ ئەوەی کە هەیەتی پەیوەندیدار بە مەسلەی هەڵبژاردن بکات کۆتایی. بەڵێ لێستا کێشەکانی نێوان یەکێتی و پارتی ڕەهەندێکی ئیقلیمی و نێودەوڵەتی وەرگرتووە. ئەم پێشاتە چیمان پێڵێ؟ ئایا زەنگێک نییە بۆ ئاگادارکردنەوەی کورد بۆ ئەوەی دەست بە قاوەرەکەی خۆیەوە بگرێ، بۆ ئەوەی نەهێڵێ لەوە زیاتر بشێوێ و ئێمە جەناب دەزانی قەزەی خاکیشمان هەیە، قەزەی خاکوونەتەوەمان هەیە. ئەمە گفتوگۆی لەسەرەکەین، بەڵام دوای ناوبڕێک بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێک و دواتر گەڕێم وڵاتە. بینەرانی خۆشەویست دووبارە سڵاوتان لەبێ. کاک سعدی باسی ئەوم کرد کە ئێستا کێشەکانی نێوانی یەکێتی و پارتی ڕەهەندێکی ئیقلیمی و نێودەوڵەتی وەرگرتووە. مە پێشاتێکە چیمان پێڵێم پێشاتانە؟ ئەمە نەکبەتیە. ئەگەر یەکێتی و پارتی کەی پێویستیان بە متەرجیمە بۆی تێک بگەن، ئەمە بە کوردی تێک ناکەین، تا زمانی تریشی بێتە ناوێ. هیچ پێویستمان بەوە نییە، ئەمە تەجروبەی دنیامان بێکەوە هەیە. ئەو ناکۆچیانەی بینی پارتی و یەکێتی مەسەلەیەکی مێژوویە و کۆتایە و هەمووی تێگەیشتن کە فەرقەکەی چییە، کە فەرقەکەی هەیە و دەشزانین ئێستا زەرورەت ئەوەیە پێکەوە ئیش بکەین. مەفروضە مەوزوعەکان نەبەستینەوە بۆی کە هاوپەیمانان بێنە نێوانمان، ئەمریکا بێتە ناوانمان، وڵاتانی ئەقلیمی بێتە نێوانمان. ئەوان هەر یەکە کێشەی خۆیان هەیە، با کێشەکانی خۆیان چارەسەر بکەن، مەفروضە ئێمە کێشە خۆمان چارەسەر بکەین. من زۆر ڕێزم هەیە بۆ ئەوانەی کە پەرۆشن بۆ هەرێمی کوردستان و هەوڵی ئەوە دەن و بیرڕەکان لێک نزیکانەوە، بەڵام بەڕاستی ئەمانە بڕیارێکی مسبقن، وەکو هەیە سبق الئسرار کە ئەو ناکۆچێ ببێ. ئەگەر یەکێتی و پارتی ئەو شتانەی کە دەیکەن ئێستا هەمووی دووبارە و سێبارە و چاربارەیە، ئێمە دەیان جار جەولەی زۆر خوێناویمان هەبووە، ناکۆچی زۆر بەزمان هەبووە، بەڵام ئەخیری لە دەوری مێزێک کۆبوونەتەوە و کێشەکانی خۆمان چارەسەر کردووە. ئێستا کەش پێکەوە ئیشکردنی یەکێتی نیشتیمانی و پارتی بەدیلی نییە، کە بەدیلی نیە و هەردەی بێکەوە ئیش بکەن، کاتبوو بە فیڕۆ بکوژین. بیری لێ بکەینەوە کە یعنی تۆ بڵێ هاوپەیمانەکانی ئێمە، دۆستەکانی ئێمە لە هەرێمیش و لە یعنی لە قلیمیش و لە دەرەوەش دوورتر خۆشحاڵ نەبن کە ئێمە بتوانین کێشەی خۆمان چارەسەر بکەین. ئەو کاتەی بەو گفتوگۆ بێ توێکلانە سەرفی دەکەین، باشتر وایە کاتەکە بەوە سەرف بکەین چۆن وڵاتەکەمان ئاوادان دەکەینەوە، چۆن ڕێگەبانەکانی چا دەکەین، چۆن کێشەی خزمەتگوزاریەکان چارەسەر دەکەین، چۆن هەتا ئەخیری. من پێم وایە ئەوە یەکیانە. ئەوی تریان ئێمە لە بەر چاومان ڕۆژانە بەتایبەتی کە ئەوە لە کەرکوهاتن دەبین، کەرکووک کەوتتە ژێر هەڕەشەیەکی نەتەنها هەندێ پێکاتەی کەرکووک کە لە کەرکووک دانانیشن، لە خەلیز دانیشتون، لە ئوردون دانیشتون یا لە ئەوروپا دانیشتون، هەڕەشە دەکەن. یەکیان
یەکیان خەو بە تعریبەوە دەبینی ئەویت کە خەوت بە تەتریکەوە دەبینی یەکیان خەو نازم بەچیوە دەبینی ئێمە پێویستە هەوڵی ئەوە بدەین ئەو کەرکووکی کە شاری پێکەوە ژیانە وەکو شاری پێکەوە ژیان بینێن جارێکیان تەرچکەین بۆ هەڕەشەی وڵاتانی جیران و جارێک هەڕەشەی بوو چەند لایەنێکی سیاسی کە دەیانەوێت لە ناو جەماوەرێکی عەرەبی هەندێک گروپی ناسیۆنالیستی عەرەب سوود وەربگرن بۆ چەند دەنجێک بە تادیدکردنی کورد و بە تادیدکردنی پێکهاتەکانی تر من پێم وایە ئەمە کارێکی خراپە واوە وەزیفەی هەرێمی کوردستانە ڕاستە عسکەریان نەتوانین تەدەخڵکە بەڵام سیاسیان پێویستە بەشێکی زۆری تواناکانی سەربکە لە پێناوی یارمەتیدانی لایەنە سیاسەکان لە ناو کەرکووک بۆ چارەسەرکردنی کێشەکانیان و هەروها دانانی کەسی بەتوانە لە بەغدا بۆی لەوێ ڕێگا بگرن لەوەی کە هەیە لە دانیشتەکان وەکو ئێمە بیرەکاتەوە کە دەکەوتە پشتی کامیرە بیر لە چۆن بە تورکمانی بکە یا چۆن بە عەرەبی بکە باشەی بۆ لە کۆبوونەوەکانی پێکەوە دادنیشتین وا ناکە پێویستە ڕێگال لەو کەسە هەڵپەرستانە بگیرێ کە دەیانەوێ بە فیتی وڵاتانی دەوروبەر بە فیتی ئەو کەسانێک کە تەماعیان هەیە لە عێراق و لە خێر و بێرەکانی عێراق کێشە و ئالۆزی لە کەرکووک و لە شارەکانی تری بەڵام کاک سادی ئەمە وەزیفەی یەکێتی و پارتی بەڵام بەم بارودۆخی ناو ماڵی کورد ئەتوانین بەر بەو هەڕەشە مەترسیانە بگرین تۆ هەوڵی ئەوە بدا ئەو کارە ساتی کە ئەوانە دروستیان کردی ئەوە پاکەیتەوە بەچی بە یەکگرتن و بە هاوپەیمانی و بە ڕێککەوتن لەسەری ئێمە ناکۆچەکانی بینی پارتی و یەکێتی بەوە چارەسەر ناکرێت کەرکووک بە تەواوی تعریب کرێت بەوە چارەسەر دەکرێت کەرکووتە شاری پێکەوە ژیان وە کوردی کەرکووک ناحەقی لێ نەکرێت ڕۆژانە هەوڵیەوە دەدرێت کە بە درو دەلەسە و لە پەناوە عەرەب بینە ناوە بیتاقی بۆ دروستکەن تەنها بۆی دەنجێک زیاد بکە کوردێک ڕێگریە دەکەن بگەڕێتەوە بە ئەنواعی حیلە و فرت و فێڵ پێم وایە ئەو کچانە ڕێگا نەدەین عەرەبی کە کەرکووکیە با لە کەرکووک بینێ دۆستایەتی و برایەتی پارێزراوە تورکمانی کە لە کەرکووکە پارێزراوە دۆستایەتی مەسیحی کە لە کەرکووکە تابلۆکەی زۆر جوان کردووە و کوردی کە لە کەرکووکیە پێویستە ڕێز لەوانە بگرێ هەمویان و ئەوانج ڕێز لە کورد بگرن بە پشتیوانی وڵاتانی نادۆست بە عێراق نادۆست بە کورد نادۆست بە کەرکووک ناتوانێت کێشەی کەرکووک و کێشەی هەرێم چارەسەر بەڵێ ئەیکەوا بێ دەرەچە چییە بۆ دۆزینەوەی چارەسەرکردنی لای کلیلەکەی پەیوەندی هەیە بە یەکخستنی تواناکانی یەکێتی و پارتی و لایەنە سیاسە کوردستانیەکان کەی ئەمە بێتە واقع ئەوە ناتوانم ئاسای سەری لای من نییە من ناتوانم ئەم بارودۆخی نێوانی یەکێتی و پارتی چەند دەبی چارە دەبی چارەسەر بکرێ بەڵام کەی ینی چونکە بە کۆمەڵانی خەڵکی کوردستان هەم لە سیستەمە حکومڕانەکەی و هەم لە پرسە نیشتیمانی و نێتەوەیەکەی زەرمەند بوون هەملاکمان دوعا بکەن هیدایەتیان بدە خودا ئەی جگەلەوە جگە لە دوعا چیتر هەوڵ تەقەلا هەیە چۆن زەختێکی گەورە هەیە لەلایەن کەسایەتیەکانی ناو هەرێمی کوردستان کەسایەتی زانانی ئاینی کەسایەتی کۆمەڵایەتی خەڵکێکی زۆر ناڕزایی خۆیان دەرەبڕن بەوەی کە یەکێتی و پارتی پێویستە کێشەکانیان چارەسەر بکەن و لە هەمان کاتیدا لەناو یەکێتی ناو پارتی لە ناو یەکێتی بە تایبەتی ئەو هینە نییە ئەو حتمەن ئەو جهودە نییە کە ئیلە دەبی پەیوەندیمان خراپ بێت ئیش دەکرێت بۆی پەیوەندیمان چاک بێتەوە بەرامێشتی پێی وایە مەغدورە پێوای مەغدورە لە ئەنجامی ناڕێکی ئەم هەڵبژاردنانە ئەوڕۆ پارتی زۆر جار مەغرورە بە 45 کورسی کە لە پەرلەمان هەیەی ئەو 45 کورسی پێی وایە لەجێ خۆی نییە پێویستە کارێک بکرێ انتخابات پاکوتەمیستر بێ و ئەگەر ئەوە مەزەری سوڵتەیە پەرلەمان بە شێوەیەکی باشتر بتوانی دەوری خۆی ببینی موچەی هاوڵاتی دیاکرێتەوە لە خلافاتی بینی پارتی ناکرێت خەڵک بکەوتە دڵە ڕاوچێ موچەکەم لە خەتەردایە بۆ لە بەرەوەی پارتی و یەکێتی بینیان ناتەوە
پێویستە موچەی خەڵک و ژیانی خەڵک پارێزراو بێ. ئێمە خۆمان داوا لە عێراق دەکەین ئەوە بکە، دەڵێن دەبی موچەی هاوڵاتی لە هەرێمی کوردستان. ئەی باشە بۆ لە بینی پارتی و یەکێتیەوە تامین ناکرێت، دەبێت لێش تامین بکرێت. چۆن دەبی موچەی پارتی و یەکێتی، موچەی هاوڵاتی پەیوەندی بە خلافاتی سیاسی نەبێ. ئێمە حەزابی سیاسیمان هەیە و حزابانە لە ڕابردوو خلافاتیانە بوو، ئێستا هەیەن و لە داهاتووش دایان بێ، بەڵام ئەوە نابی کار بکاتە سەر مەناخی ئەمنی و مەناخی اقتصادی و مەناخی دارایی و مەناخی سەقافی. جگە لە یەکێتی و پارتی حزب ببوورە جگە لە یەکێتی یعنی حزب و لایەنەکانی تری کوردستان بۆ نمونە یەکگرتو و کۆمەڵی دادگەری بزوتنەوەی گۆڕان لەگەڵ ئەوانە هیچ پەیوەندیەکتان هەیە بۆ چارەسەرکردنی ئەم بارودۆخە و ڕاستکردنەوەی جۆر و شێوازی سیستەمی حکومڕانی کوردستان لەگەڵ لایەنەکانی تر ئیسلامیەکان گۆڕان نەوەی نوێ لەگەڵانە علاقاتی هەیە، علاقاتی بەردەوامە یەکتری دەبینن. بەڵام ئەوە کە یەکێک پێی وایە مۆنۆپۆلی دەسەڵات لای ئەوە لەبەرەوەی 45 کورسی هەیە، دەبی بای ئەوەش مەسئولیت بکە بچێ لەگە و لایەنەدانیشی برێ ئێوە لە پەرلەمان بایکۆتان کردو. خێرە ئەوە 100 ڕۆژە جێگیری سەرۆکی وەزیران بەشداری کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران ناکە، زۆرا بچی لە ماڵی سەرێکی بدە لە ماڵ و قاوەیەکی خۆلی پرسی ئەرێ مەوزوع چیە بۆ نایی چی بکەین باشە، یعنی شتێک بەیەکەوە. پێم وایە لەمایانە کەم تەرخەمی هەیە لە پارتی، پێویستە ئەوە ئەلاسکرێت، چونکە بێهینی بێ موبالاتی یان شەڕی ئەو ئیرادەیە یا ئەمە ئەنجامی باشی نابێ، بەڵێ ئەنجامی باشی نابێ و هاوڵاتیش ئەمەی پێ ناخۆشە، دۆستەکانیشمان ئەویان پێ ناخۆشە و ئەو ئیسارەش کراوە لەگەڵ هەمولایەکە. پارتی لەم پەیامانە تێگەیشتووە و لە مەترسی قۆناغەکە تێگەیشتووە؟ تەسەورەکەم من لە هەندێک مەسئولی پارتی جێم لێ دەبی تەسەور دەکەم، پێم وان نییە ئەمە بۆ هیچ لایەنێک لایەنە سیاسیەکان ئەگەر ئێمە بچین لەگەڵ یەک دابنیشن قسە بکەین ئەوە هەستکردن بە زەعیفیە. زەعیفی ئەوەیە کە ئێمە داوا لە خەڵکی بێگانە بکەین بێ ناوبژیمان بکەوە زەعیفی. بەڵێ دادگای باڵای فیدراڵی کۆمەڵێ دۆسیە یەکلا کردەوە، ئێستا کۆمەڵێ دۆسی تریشی لە بەردەستایی چێک لەوانە کە ئێستا خەریکی تاوتوێکردنێتی مەسلەی بە دەستوری ناساندن یان یاسایی ناساندنی درێژکردنەوەی ماوەی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستانە. چاوەڕێی چ پێشاتێکی ترەکەن لە دادگای فیدراڵی؟ مەوزوعانە هەمووی پەیوەندی بە بەو مادە دەستوریانەوە هەیە کە یاسایان نییە، بۆیە ئەمە دەکەوێتە بەردەمی محکەمە و محکەمە قەرار دەکە یاسا هەبی و کاتە یاسا تەنزیمی دەکەم. پێم وایە ئەو مەوزوعانە هەمووی زیاتر مسەیەسن، ئەسبابی خۆیشی هەیە، ئەسبابی ئەوەی هەیە کە ئەو کێشانەی هەرێم لەگەڵ حکوومەتی فیدرال چارەسەر نەکراوە، چارەسەر ناکرین. مەجموعەیەک مەوزوعی هەڵواسراو هەیە، حیساباتی ختامیە، مەسەلەی نەفتە، مەسەلەی غازە، مەسەلەی ئەمنیە، مەسەلەی سنوورەکانە، ئێمە ئەوان چ لە هەرێم تێدەگەن، هەرێم چ لەوان تێدەگەن، کامیان لەسەر حەقن و کامیان ناحەقن؟ ناوە پرسیارێکی خراپە لەم بکەی کامیان لەسەر حەق. ئێمە پێمان وایە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق، حکوومەتی عێراق دەبێت بە چاوێکی فراوانتر نەک بە چاوی ئینتیقام سەیری هەرێمی کوردستان بکە. ئینتیقام خراپە. باشە لەو فەرەزنا هەڵەیەک ڕوویداوە لە هەرێمی کوردستان، ئەنی بەس هەرێمی کوردستان ڕوویداوە، لە بەسرا ڕووی نەداوە. بەڵام بەسرا فیدراڵی نییە یان هەرێمی باشە، بەڵام ئێمە محافەزاتی منتەزەم و غێر متەزەممان هەیە. بەڵێ منتەزەم فی ئەقلیم غێر متەزەممان هەیە. تێدەگەی ئەوەی کە دەستور ئاماژەی پێ دەستور ئاماژەی پێکەوە، بۆیە ئەوەی لە بەسرا ڕووادا ئەگەر نادەستوریە وەکو ئەوەیە کە لە هەرێمی کوردستان ڕوودا نادەستوریە، بۆ لەوەی ئەوێ ئەرحەم الراحیمینە لێرە شەدید العقابەت نابی شتی وابێ. پەیوەندیەکانی هەولێر و بەغدا بە چۆ دەگەیەنی ئەم هەڵسو کەوتانە؟
دەبێت چارەسەر بکرێت بەغدا ئەگە پێی وایە بەبێ هەرێم یا پێی وایە خۆ دەبی بزانن یعنی کورد و هەریمی کوردستان و لە نەوەتەکان یەکێ لە بەردەبازە ئەساسیەکان بۆ ئەم بتوانن بگەنە عێراق و لایەنە سیاسیەکان خۆیان تەنزیم بکەنەوە. ئەگەر جیلێک ئەوڕۆ لە بەغدا هاتووە بە قودرەتی قادیر دەسەڵاتی وەرگرتووە پێی وایە تاریخی پێکەوە ئیشکردنی هەرێم لەگەڵ بەغدا لەو تاریخەوە دەست پێ دەکات ئەو بوویتە مەسئول یاغنیشە بە هەڵەداچوو شتیوان نابێت. ئەو تاریخە زۆر کۆنترە لە ساڵی 90 کۆنترە. ئێمە لە مەعارەزەوە بەیەکەوە و دائیمەن بەرپرسی کوردی و مەسئولینی کوردی بە تایبەتی جەناب مام جەلال و لەگەڵ لایەنەکانی تێر و پارتی و یەکێتی دائیمەن دەوری ئەویان هەبووە کە کۆکەرەوەی ئەو لایەنە سیاسی عێراقیانە بن. ANC کە دروست بوو لە بەیروت لە هەفتەی دووەم و هەفتەی یەکەمی مانگی سێی ساڵی 2000 لە ساڵی لە نەوەتەکان یەکێتی پارتی دەوری ئەساسیان بین معارەزەیان کۆ کردو لە کۆبنەوەکانی لەندان لە ئەمریکا لە کۆبنەوەکانی کە لێرە کران لە هەموو شتێکە. پێویستە هەوڵی ئەوە بدرێت کە عێراقیەکان ئەوە تێبگەن کە هەرێمی کوردستان وەکو هەموو باقی عێراق ڕەنگە زۆر شتەیە لەسەر حەقە ڕەنگە نەشتەبی لەسەر حەق نەبی، بەڵام ئەو معنایەوە نییە یەکسەر لە هاوڵاتێتی و لەو علاقاتە تاریخی لە بینی هەردوو لا هەیە تەئسیرەکە هەموو ڕابردوو لە بیرەتێ شتیوا چۆنە. بەڵام ئەوان هەڵێن ئێستا کورد خۆی یەگرتوونیە تەبانیەوە کێشەی هەیە ئەمە چیان لێ ئەوان زۆر یەگرتوون ئەمە بایکۆتمان نەکرد ئەندامەکانی خۆمان لە پەرلەمان سەحب بکەین دی سەماحەتی سەید موقتەدا سەدر سەحبی نەکردەوە 73 ئەندام ئەوانیش کورد بوون قسانە قسەی بێکار کرد. بەڵام چۆن ڕوبەڕووی ئەم یعنی ئەگەرشاتانە ببینەوە سنەکان لە بینی خوان ڕێکن شیعەکان لە بینی خوان ڕێکن ئەمە نامێت شەفاعەت بینمەوە بۆی کورد باشە ناڕێک بی کورد بە حەقە بە عەکسەوە مادەم دەبینی ئەوە ناڕێکم ناڕێکی خراپە ڕێک بی بەڵام ئەوە ناکرێت هی کورد زۆر بە گەورەی بەدارەوە بکرێ و یوانی کرد بشرێتەوە ناکرێت. بەڵام کورد قەزی هەیە ینی وەکو جیاوازە قەزی قەزی حەل بوو بۆ ئەوانە کرد قەزیان حەل بووە هیچی قەزی حەل ئەوان ڕەنگە تەنها یەک قەزەیەکیانە بێ قەزەی سوڵتە عێراق بەڵام قەزەی عێراق مەرحەلەی لا دەولەیە لە مەرحەلەی لا دەولەیە عێراق سەروەری عێراق بریندارەکرێ عێراق تەوهی نەکرێ قڕانێک لە عێراق لە فرۆشی نەوت ناخەوتە سەر کۆنتۆی عێراق هەمووی دەکەوت سەر کۆنتۆیەکی تر تا ئێستا ئەو چناو ئەسەر بەخۆیەکە بۆیە پێویستە پێم وایە ئەمە خۆمان مبالەغە دەکەین بۆ نایارەکانی خۆمان نەخێر ئەو ئەزمە ئێمە هەمانە زۆر بچووکتر لە ئەزمەی عێراقایەتی بەڵام ئەوەی ئێمە بۆ ئێمە مهمە پێویستە کۆتایی پێ کۆتایی پێدێ ئینشاءڵڵا. ئەم گەشببینیە لە چیەوە سەرچاوی گرتووە کاکسە بە گەشتبینی لە دایک بوو من بەڵام هەندێک جار گەشتبینیەکان نامان بە ئامانجەکان تاریخ ئامانجەکان جیاوازە لەگەڵ کاک ئەحمەد تاریخ فێری کردو بڵێ ئێمە وتم جەولاتی خوێناویمان هەبوو لە شەڕ مەشاکلی گەورەمان هەبووە تەسعیدی گەورەمان هەبووە دوای ڕێک کەوتوین ئەو جارە لە جارەکانی کرد زیاد دیسان ڕێککەوین ئەوتری ئەم جارە دوو جیلی تازە لە قیادەی یەکێتی و پارتی هاتوۆتە پێشەوە زۆر ئەتیبار بۆ ڕاوردوو ناکەن بەو معنایی کە ئەزمونیان نەکردو وایە دۆخێکی تازەیە ئینشاءڵڵا وان نییە بۆ ئەوانە خەڵکی خوێندەواری باشن و باسی تەجروباکەین ببوورانی خەڵ خوێندەواری باشن تا ئێستاش جیلی پێش ئەوان ئەوەن دەبێت کەلک نەبووە کە ئەوان بتوان بکەیف خۆیان پێویستە ئەو ملەتەی ئێمە چاوەڕێیەکە ئەوان لێک نزیک بنەوە ئەو کێشە چارەسەر بکرێ جوتیاری کورد کرێکاری کورد ڕۆشنبیری کورد چییە تەقسیری ڕەزی سوتاوە ماڵی سوتاوە مناڵێکی شەهید بووە هەمووی کردەوە بە قوربانی ئەم تەجربێ و تەجربەیە هەڕاستکرێ بەو شێوەیە لە بەرەوەی جیلی تازاتوە شتیوان ناکەک و ئەوانی وا بیر ناکەن ئەم پێم وانە بەرپرسانی ئێستای هەرێم وا بیرکەنەوە بەڵام ڕەنگە نەوعێکە لە شێوەی چارەسەر تێبگەن ئەوە دەکرێت بەڵام لەوەی کە بیر نەکەنەوە وەخ باشە بیر دەکەنەوە و باش نیە وەزعێکی باش نییە. سعدی ئەحمەد پیرە
ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ شرۆڤە و زانیاریەکانت. زۆر سپاس بۆ ئێوە. سەلام لە کەرکووک بکەن. عەلەیکە سەلام. بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ هێشتا بەرنامەیەشی ترخواتان لەگەڵ.